بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کانگای ژیان سڵاتان لەبێت من لەیلام بە پرۆگرامێکینەوە هاتوومە خزمەتان ئەم جاریش هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم ئەم گوندە جوانە کە ئەیبینن ناوی باغڵوجەیە کە سەر بە بەشی دەهێستانی سەرا شارە جوانەکەی سەقزە ئەم گوندە کە ئەیبینن نزیک بە 8 ماڵ و 350 کەس دانیشتووی هەیە وەک هەموو گوندەکانی کوردستانی ڕەنگینمان بژێوی ژیانیان لە ڕۆی ئاژەڵداری و کشت و کاڵەوەیە هاوڕێم بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێن فەرمونون. باشی دای چاکیشکو سلامە ئینشەڵا بران نمرێ بەخێرێن یاخوا با قوربانم سلامە باسیە مناڵانم بۆ کە بزانم ئەوانە مناڵی کێن کوڕی فەریدونن ماڵتا هی کوڕەکەمە هی کوڕەکەمە بان هیلاک بووە ناوە چییە؟ فەریادە ممکمجێی ممکمجێ لێ دەمایە ئەی دایمەی خدا لە دەمیایەتی ئەوە بەڕێ ناچی بە قورعان بە قوربانی بۆی تمەم کە بژە بەسیەتی گەورە بووە وەڵا بیش کوژی تەرکی ناکە ئەوە بۆی لێنە زوو تەرکی ناکە ئەوەش مانگاکە بخوادی ڕەحمەت لە بابی دەناوە تەرکی مەمکە بژەکەی مانگاکە خۆروێتی باشە هیچی لێ نەکرد ناوەڵا برمان بۆ تەویلە چون بۆ مانگا دۆشی باشە بانگی شێوان بوو هات بۆ تەویلە لەگەڵمان ئاوا بوو شکو مانگاکە مەمکەکەی لێ ساد ئەیدی هەر شەوێ گریا باشە ئەوەش بێرن بە مانگاکە خۆ بەتا مەمکەم ژەکەی نایانێ ئەمنە سەگا بە قوربان ئەتوانێت بێتە لای من ئەتوانی بی بۆ لای من داوەرە قەی ناوێڵ کە بە عەزیەت نەبێت باسی خۆتم بۆ بکە بزانم ئەوە بەرەو کوێ ڕۆشتی لێرەوە هاتم بۆوە هاتی بە شوێن مناڵەکانە سێ کرۆ لێمان گوم بۆ دایکی چشت لێنێ دایکی یاخە دەڕۆن بۆ بۆکان تی تۆرە منیش مەڵام من نایم ئەمڕۆ من نایم بۆ خۆم سڕێنی هێچم مناڵەکانی لێ گوم کرا مناڵەکانی گوم ببوو دەیکۆی باو کەڕۆوە مناڵەکان بردویان مشت مناڵ چی بە ماڵ وێران تۆ نەڕەنەڕە لەوە تاغا هەڵبەتە ڕۆیشتونەتە دەرێتم دایان هێنمەوە دەی لە دەرێ بوون بە دووچەر ئەمە دوایەوە بوو ئەو نەدوورمەچن باشە خۆ بە خۆدا پیانەڵم دڵم لە حوشی خۆمان دوورمەکە ئەو حوشە گەوری خۆمان بەماشێ ئەوە تا دوو چەرکە پێ لەوێ بیگەڕە ئەو کوڕە بریا ئەو چۆمە خۆ مناڵێکن کیا لە بەقڵەکەنی نەزانێ ئەوم نەزانیوە مناڵە لە بەقڵەکەنی لەم بینە یاخونکە سلامەتی بابا ببینتان دانیشە باشیش مانی بە قوربانن بە خێر بێت سەر چاوەکانم بە قور الله ئێوە چۆنن چاکیش کوڕ بە قوربان یاخوا بران نمرێ خوا چاکە زۆکە یاخوا بە قوربانە بم ئێوە چی یەکن جیرانن ئەرە وەڵا ئاماڵی خەزمی خزمیشن ئارە وەڵا ئەوە دایک و خوشکمانە دادەزێنم دایگیان لە دەرێ هاتیتەوە وڵا لە سەقز بووم لە ماڵی و کچانم بە قوربانە چەند منداڵتەیە وەڵا نۆ نۆت هەیە ماشەڵڵایان لێبێ خوا پێت ببەخشێ ئیشەڵڵا قوربانە بە قوربانە چەندی کوڕە و چەندی کچە وا لە خدا بە زیابێ پێنجیان کچە لە خدا بە زیابێ چاریشان کوڕە خوا پێت بهێڵێ ئیشەڵڵا هەم ئیشەڵڵا تۆ خوا ئیشەڵڵا تۆیان بۆ خۆشکە ئەوانیش بۆ تۆ خۆشکە ئیشەڵڵا 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 ئەی تۆ چەند منداڵتێ دایگیان من چوار بە قوربان دوو کوڕ و دوو کرد تۆ قەدیمیشی باشە وەلێ منداڵت کە مازانی چۆن قەدیمیەکان هەر عادەتیان وا بوو منداڵیان زۆر بووە ئەرە وەڵا بە قوربانە با بوو مردنەوە وەختەی دوکتەر و مکتەر نەبوو بەخوا چوارشم مردووە چوارم هەیە و چوارشم مردووە ئەو کەڵەشەرەی خۆتانەوە دەریەکە یا هینی ماڵی ئەو سێمانە ئەرێوانە هاتی بۆ حوشەکە ئەرێ وەڵات و حوشەکە ئێمەوە پێم وا بێ حوشەکەتان مریش کوشتەی زۆر لێ مریش وشی زۆر لێ ئەرێ وەڵات لێرە کەس قەلی نییە بەخوا هەشیانە بۆچی ئێوە قەلوشتەتان نییە ناقلمان نییە
باشە چێن بۆ مریشکانە هەراوە گەنم و بۆ خۆی دێت چی ناکا لە ناو چیناکە لە ناو گیایە و لە ناو وێنجەدا و خەریکی ئاوانن ئەی مەڕووماڵات وشتتان هەیە مانگاتان هەیە چیتان ماگامان هەیە هەردووان ئەرێوەڵا باشە چەند سەرخێزانن دوان بەشتانەکە وەڵا 3 نەفەرین دایک و کوڕێک و کچێک ئەی بۆ کەم جیابوون تۆ ڕۆشون باشە کچن نییە داوتە بەش و کچەکە کارم داوم بەشون چوارم داوە بەشو دەنگێکم ماوە باشە ئیشەڵڵا ئەویش خۆشبی یاخوا ئیشەڵڵا نەخشەی لێبێ ئەوانی ترێشت خۆشببختمە ئیشەڵڵا کچێکی جوان و عاقڵ و دایگیان باسی خۆتم بۆ بکە بزانم بە ڕۆژە خەریکی چیەکەی وەڵی 2 ساڵە نەخۆشم هیچم بۆ نەکراوە ئای فەقیرە بۆ نەخۆشی خوانەکە عمل کراوم عملی باس کراوەوە ناتوانم ئەو کەسم خخوای لە ڕازی بێ کۆمەکمەکە و خزمەت مەکە و ئیتر بەخوای کارم بۆ ناکرێ ئەڵەن مناڵ گۆچانی دەسەوایە ئەرێوەڵا هیچ چاک ئەرێ ڕاستەکەی ئەولای چاک ئەولای سەلاح ئەولای مەسەلا دڵی بەدڵتەوە بێ ئەرێوەڵا ئەی نەعمەت ئەوان بووم بە گۆچانی دەست ئەرێوەڵا وەڵام من هەوڵی خدا فریام کە ئەو کوڕەچکۆلم ئەلعان لەگەڵمە بەڵێ هەوڵی خدا فریام کەوت ئەو کوڕەچکۆلم بۆ عمل و ئەم لاولا بەخوا بانەی بردم ڕزایی بردم هەرگی 3-4 هەفتە لێ بووم تارانی برم 3 هەفتە لێ بووم ئەڵێ لە پارە کۆخەنە لێ نەداوە ئەرێوەڵا بۆچی ئەڵەن بۆ ئەو هینەت خراپە بۆ عمل تەژبی ئەو ئاو ڕەنگە بێتە خوارێ بەسەر ئەو برێن تا خراپە خۆەوە خەنەیە گیاییە وڵا دەخۆوتم مەیود نابێ پیاوێ باشە ئەڵەن خەنە بۆ سەرێشە باشە بۆ چاگەیەکی فێر بێ ئەرێوەڵا بێ ئەسە تۆ فێری ئەرێوەڵا ئەمن فێرم هەموو ساڵی لێ هەموو جاری لێ مانگی 200 جارمان لێدا مانگێ دووسێ ئەرێ بەخدا ئەی ئەیاندا لە کەفی دەست لە قامکەکانت و لە ناخونەکانت و ئەنود بووکەکانیاندا لە عینە بووکمانە هێنا کاکە گیان دەست و قاچیان نێو شوی خەنە پوڵەکەی دەستیان لێدا سەریان لێدا لە خەنە قاچیان لێدا بۆ بەیانە شۆ و حەمامێکی بووکە هات بەپوشی جوانیش بووان ئەرێوەڵا جوان ئەلعانەکەشەوە بە قوربانن ئەمن بۆ ڕێژگا ڕەنگمە ئێستا نەماوە خەنە بەندان و ئەو شتانە ڕستمێکی زۆر کۆن و جوانیشە ئەرێ بەخدا ئەرەوەڵا ببێ جوانە خۆشە ئەی چی ئەی کلە و چوزانم ئەو شتانەش استفاده کلەش ئیسیفاکەم ئەرێوەڵا ئەنەو کلم هەیە ئەرێ زۆر جوانە چاوە زۆر ڕەش و جوانم حەزم لێ من کلا ئیسیفاکەم ئەرێوەڵا ئەڵەن بە ئەکلەش بۆ چاو باشە کلەکەت هین کوێیە والله حەجەبان هێناوم لە حەجە ئەرێوەڵا مەبارەک ئەوە کەس و کارە سێ مەسەرە بۆ حەزی یاخوا بران نەمرێ ئەچێ ئەیهێنی بووان نردوم و ئەوە هەر هەڕێ متوانی و چای پێ ڕێژم چۆنی سلام علیکم باشی شکر ئیجازەیە باشی شکر سلامەتن خۆشبی یاخوا زۆر سپاس دەکەم ماندوو نەبی منداڵێکی چکۆلەم بینی لەوێ سەری هێنا بووە دەرێ منداڵ بەڵێ ئەرەوەڵا هەر ئەو یەکدانەت هەیەیان وڵات دوودانم هەیە یەک دانش 6 مانگانە ئەی بۆ قوربان 6 مانگان ناوی هەن چییە؟ ئەوەیان نێوی نەچیروانە گەورەکە چکولەکەش نێوی زانایە ئیشەڵڵا ناودار بێ کوردین خۆش بن یاخوایمە کوردی نەبێت نێوەکان کوردی بێ و بەهەرحاڵ وا باشەکە وڵا ئەکە ئەڕۆی بازێ ناوە بیستم من خۆماوە شۆکە بم یان تورکیا یان چوزانم خارجی شتی خارجیشم بیستوە من بەڵام ئەمە کوردی نەشێ ناوەکانمان کورد بە هەر بەڕاستی ناوی کوردیش هەر زۆر خۆشەوانە بەرەوەڵاجا نێوە کوردیەکان هەمیشە خۆشن و ئێمە کوردین و تورکەکان خۆ نێوی کوردی لە خۆیان نانێن ئێمەش نبینێ تورکی لە خۆمان بنێ هەرەوەڵا باشە تامیرکاری لێ نییە ئێرە یان ئەگەر تراکتۆرەکەتان کێشێکی بۆ پێش بێت تامیرکارە هێنە سەری یان کەسێک لێرە هەیە تامیرکار بێت یان نائەشە بیبن لەگەڵ خۆت لێرە تامیرکاری لێ نییە فقط وردەکاریەکانی کە خۆمان ئەیکەین من بۆ خۆم دەرسی برقی سەنعەتیم خوێندووە سیمکەشی و کاروباری برق و بۆ چراوە ئەو جۆرە کارانی بۆ خۆم ئەیکەم وردەکاریەکانی تریشی کە بوو کاری ئێمە نەبێ ئەیبێنە بۆکانی یا سەقز وەساکانی ئەوێ چاکیەکە کێوە برقی سەنعەتیتان خوێندووە جگەل لە ئاوا کاری تەعمیر و شتا هیچ کارێکی تر ناکەن کاری سەنعەتی بەرەوەڵا من تابلۆ برقەکانی نێودەی متۆر برقەکانی چاڵاوەکانی ناودێ ترانزەکان فشارقەویەکان ئەنی ناودێ و
دێ دەوروبەرەکان هەر من سرویس و نیگاداریەکان منێکەم و من دروستیانەکەم ئەچی بۆ بۆکانیش لەوێ کار بکەی یان نافقەت دێهاتەکانی دەور و پشتە و ڕۆژ بە ڕۆژ علم و تەکنۆلۆژی بەرەو پێشی ڕوە وەسیلەکان مدێڕنترە بن جەدیدترە بن ئەلانەوە تراکتۆرەکەی من درەوگەرێکی پێوەیە یەک ڕۆژ بەقەی یەک مانگی پیاوی ساڵان کاراکە ئەوەیەکە لە ئەلئانە شکر پێشکەوتن زۆر بوو کار بە وەسیلە ئاکرێت و کاری دەست و وەسیلە فەرقی زۆرە وەسیلە تریشی بۆ دروستکراوە بێڵی میکانیکی بۆ بازەکارهایەکی نێو زەمین و نێودێ و ئەوانە بێڵی لێوەسڵەکەین درەوگەری هەیە دووە ئەوەش ئەلئان ئین هەیە مەسەڵەن کۆمباین هەیە وار بۆ درەوە تلێریمان هەیە بۆ کۆکردنەوەی ژیا و گژ و گەنم و ئەوانە بەکارە برێ سوزانم بڵم زۆر وەسایلی تر هەیە نازانم کامیان بڵم باشە دەست خۆش بە هەروەندە کافیە چون من ئەمە بزانم لەسەر زمینەکانتان زۆرتر بە چی کارەکەن چۆنە و چۆنە دەست و چاو خۆش بەخوا زۆر سپاس دەکەم خوا دەستخۆشیتان لێ یەکەم بەخێر بێن زەحمەتان کێشا دەستخۆشیتان لێ یەکەم سلام علیکم چاکی سلامەتی شیری چیە شیری مانگایە شیری مانگایە بەڵێ، پێیان؟ بەڵێ. باشە بۆیان هیچ فەرق ناکات شیری مانگایان پێ بێ پێم وا تەواویش بۆ فەقیر ناکات بەسییانە چەندێکە شێ شیریان پێ بێ لە ڕۆژە تا ڕۆژێ دووجار ئێوارە و بەیانی هەر یەکی مەمکێکیان پێ یان یەکی دوان دوانیان پێ بەڵێ سێریانەکە باشە جارێ بۆ وا بێت کە نیان بیتە دەشت توشتە ینی بۆ ئەوە نابنوانە چێو ئەچێن ئەرەوە بۆ وا بێ بچن ئەرەوەڵە جاشینە خۆن تازە فێر بوون من وا بزانیەشێ لە ماڵەوە بنجارێ نەوەڵا لە ماڵەوە نینە ڕۆن بۆ چێو باشە جارێ بە شیرەکەی تێکا با بزانین میکرۆفۆنەکە ئەخوا چەند جوانە مەڕ بە چەند مانگە ئەزێت 5 5 ئەرەوەڵە ئەی مانگە مانگا بە نۆمە باشە جیاوازی ئەم مەڕانەوە ڕەشن لەگەڵەوانەوە سپینیان کورکەکەیان سوورە جیاوازیەکان ئەوە بەرانەکەیان ڕەشترە بەرانەکەیان ڕەشە هی ئەوەیە من نەتوانم پێ بم ئەرەوەڵا دەسڵاڵێنە ئاوە باشە ئەرێ ئەوە بەسێتی بێ بۆی کەیە باش بەستە بەستە دەی ئەمڕۆ جەزمێتی دەی ئەویان ناخوا بەخوا ئەتوبی بە من ئەها چەند جوانە ئێستا ساردا نەوەڵا هەروای بیشەوێکی کە تریان بڕینەوانێ دوو مانگ بەهار دوو مانگی بەهار بڕواشە ببڕیتەوە ئەرەوەڵا ئیتە هەوا مەخۆ باشە هەوا مەخۆ دەی باشە ئادەی ئەوەتان با پێ بێ ئێوە ئەو کورکەیەکەن بەچی وەڵاری فرۆشی نوێکەین بە دۆشەکە و سلام علیکم چاوم بە قوربان بەخێر بێ سەر چاوم بیاخوا خێر ببینیم بە قوربانت بم ئێوەش بەخێر بێن یاخدا سەر چاوم بی زۆر سپاس دەکەم مزاحمی کارەکە نەبوو مراحمی بە قوربانی وەڵام زەحیمی بە قوربانت بم قوربانت بم ئەوە خەریکی چیت وەڵاوە خەریکی پێنیشتی ئێوارە کۆیەکەینەوە بەژێر پاتاڵەکەمە بەژێر مانگەکەن لەشە ساغ بە ئیشەڵڵا ئەوە ئەشەی وشکی کەی تۆ ئەرە وەڵا بەیانیانە دێم بڵاو یەکەمەوە و ئێوارە نوشکە بێتە کۆیەکەمەوەی بمە بەژێر مانگەکەن ئەنا بەژێر نایلۆنەوەیەکەین زۆر یەکەن تا سستانی سستان لەبەرێ بێن و بەژێریان ژێر مانگەکەن ئەها ئێوە ئەیکەن بەژێر لایلۆنەوە ئەی بۆچی ئەوانەوە ئاوا کۆشکەڵان دروستەکە هیوای کەنە دیوەوە هیوای دی بۆ دەستکرێ کۆشکەڵان ساڵان تەپاڵە پێژانشتە بوو بۆ نانشتە ئەخۆشکرەوە نەماوە یعنی قەت کۆشکەڵانتان دروست بەرەوڵا دووسیشمان کردوە قەدیم ئەلان تازە نانەوەخانەی لێە نامانەوێت کۆشکەڵان باشەیە ئەوە وڵا ئەو باشترە کۆشکەڵانە بێ هەموو ساغ دێ هەموو شێ تااقەتیە نەرەوەڵا باشە لەشە ساغ بەیەخوا
زۆر سپاس دەکەم نانەوەخانی وتت لێ ئێرە نانەوەخانی لێ چەند ساڵ نانەوەخانی بووە والله لەوانەیە 20 ساڵژی بن نانەوەخانی لێ 20 ساڵ 20 ساڵ زۆر زۆرە کاڵیەتی والله ئەی قەت پێشتر خۆت نانە دروست کردووە ئەرە والله دا ساڵە حە بخۆمان نانوان دروستە کرد ئێستا تەنورە نەماوە بەڵاممانە بخۆما کلێرە کەلانی بیەکەین دروستەکەین بخۆمان خۆشی شاوانیە بەرە والله کەلانە چۆن دروستەکەی تۆ بە پیاز دروستکەی یەکەینەوە پیازەکەی یەکەین بەرفێەکە دێن بە تەنورەکەەوە ئەی باشەوا هەیە بڵێن لەگەڵ جیرانەکانتان و دراوسەکانتان گشتان پێکەوە جەمۆ بن و هەویرەکەی پشێلن و 5-6 ماڵی جارە ئەوە زۆر بوون هەر نەدە نەفەرمن بریا لێرە بووی ماشەڵڵ حیفێ خۆش بووتەش باتێ یەخسەر لەگەڵ کردین کەی کولێرەتان کرد والله هەرەکەی بوو پیان پێش ڕەمەزان بوو باشە ئێوە کێش و کەلانە و دروستمان کرد خۆشی شەوانی بەرە والله بە پیاز دروستیەکەن کەلانە شتە یان بە هیواشە پێ خۆشە بە پیازی وشک بەڵام پیازشی پیوازیشین خۆشەوانە ئەی باشە وا هەیە بڵێن لە 26 ڕەمەزانە ئێوەش کولێرە دروستکەن و پەخش ئاراوەڵا کولێرە دروستەکەین بە خدا یەک تاشێلین تەواوی پەخشەکەینەوە بە جیران و بۆ خزمانی بۆکان و ئیدی ئەوەی بزانین بینی ئەوە بۆ خۆمان ناڵێن تای بەخشینەوە چونکە خێرە خوا لێتان مردوەکانە دەبێ ئێستان بۆ خۆی نەکە دروستیکە بیبەخشێتەوە ڕاستەکەی ئەی جگەلەوە ئێساکە مانگی ڕەمەزانە خۆتان چیەکەن بەربانگ چی دروستەکەن چوزانە دروستەکەین و خورما و بامیێزلی بیا سوزان کچەکان بخوان هەموو کامە غەزا و شت خۆش بە دروستیەکەن سازیەکەن بخوان بامیێزلی میا سازەکەن و فڕنیشتە سازەکەن و باشە نوۆشی گیانتان بێشەڵا ڕۆژوەکانیشان قبول بە لەگە مسلمانەنداری بیاخۆ ئەی خۆت چێشتە کوردیەکان چی چێشتی کوردی چێشتی کوردی لێنە نسکێنە بڕێر لە ئەنال ئەن زۆتیشی ناخۆن وڵە حەستی ئەسوورە کراوە ئەرێ ڕاستەکەی کە خۆرشتەکە بە قوڕا بووە نەماون زۆر ئەن چێتی شربە وڵا ناخۆن. پیشەڵا بە قوربانت بم بە خێرێ سەر چاوەکان زۆر سپاس مەرحەمەت زیاد بێ دۆشینی بەڵێ ئەمانە تازە هاتوونەتەوە ئەی دۆشی یان نەوەڵا وڵاقی ئێمە ناڕواایی وڵاقی ئێمە لە حەوشێن بۆ خۆیان دایان بین بۆ حەوشێ لە حەوشێ بە ڕۆژ لەوێ دایان بەستینەوە ئێوارە نشدان هێنینەوە بۆ نێو بۆ وڵاقەکانتان ناڕۆنە دەرێ وەڵاهی مەزراکەمان دوورە و ناگەنیە و ڕێگاکەیان زۆر دوورە ناتوانن پسن جێگایکی وامان نێ لێ بلەوە ڕێنینەوە ئەوە ئاوە ئێمەژەوە وێنجەشتەکەی ئەهێن نەحەوشە بۆیان وێنجەکە دێنینە سەر سەربان بە دەستگا بۆی هین دەکەن پیاوەکانمان کۆی دەکەنەوە بوان دێنین بوان دەچنین و بوان تێدەکەین نستان ساغ بەیشەڵڵا باشە ئەو شیرە قەتان بە ئالە و دەستگا شیردۆشەکان هەیە بەوە نەدۆش ناوەڵڵا دەستگامان نییە بەدەست باشەوان دەست پێوان خۆشە بیان دۆشینەرەوەڵڵا باشە ئەو مانگانە عادەتیان کرۆ هەر بەدەستیان قەتان لەو دەستگای لێ نەدا دەستگامان لێ نەداون ناوەڵڵا بڵێ قەڵس بنەگەر دەستگای ئەرە وەڵا دەڵێن هەفتەیەک زۆر قەڵسش دەبن هەتاوکنێ فێر دەبن و عادەت بە دەستگاکە دەگرن لە ڕاستەوە وانی دەبێت لە ڕاستەوەی بیدۆشی بەڵێ بۆ دەوەڵای چوزانم هەروە بووە باشە حیفە ئەو سەتڵە جوان بخەنە ژێریمانە وەڵا دەبێت سەتڵەکە جوان بکەینە ژێری بە قوربانت گۆرانی بەسەریانە هەڵداوە ئەرە وەڵا گۆرانی چە مەسردا هەڵدەڵێ چیەڵی وەڵا جا چوزانمەوە حەنگانە منەوە چوزانم وەڵا جاری وای بۆشیان دەڵێ داکەمێکیان بۆ بڵێ گوناح نایسە شیرەکان نابە خۆدا بووە بە منی فێرکە من بۆیانەڵە ئەتەوە خۆنی خۆدا نازانم شارەکەیم پێ بڵە بام بۆیان بڵام توێ توێرگیان
خوێن دەڵێم میدی جوزانم کچەکە گیان باشە ویا ئەله باشە ئەی شیرەکەیەکی بە ماس و چوزانم دەکەین بە ماست و دەکەین بە پەنیر و شیری و شیری مانگا زۆرتر خۆش دەردێت یان هینمەڕ وەڵی مەڕ ئیمەڕ باشە ئەی چۆنە کە هین مانگەوانە دەوەڵا چوزانم مەڕ چاکترە شیرەکەی قیمەت چاکتر دەکا خۆشترە دێ باشە لەشە ساغ بە یاخوایشەڵە خزمەتکردنی ئەمان سوکترە پێم وڵ بەخدا خزمەتەکەشیان زۆر گرانە ئیمەر خۆشترە ئیمەر سوکترە ئیمەر سوکترە من پێم وا بۆ هیمەڕ زۆر قورسە نا ئیمەر سوکترە مەڕ ئەوەڵی بەهارێ دەڕۆ بۆ چێ و تازەکانی حتا بەفر نەبارێ نایەتەوە و ئەوانە ئەمانە قەت هەوار ناڕۆن ناوەڵڵە بەنە دەرێ بۆ دەشت و دەر و ئەمانە پیان نابین ناوەڵڵە نە ساڵان دەمان بردن ساڵان پیامان بۆ دەگرتن دەمان بردن باش ئەوانە عادەتەکەن بەوەی کە لە ژوورێ بن یان ئەشە حتمما ئەرە وەڵا ئەگە دەریان نەکەیرە وەڵا عادەت دەگرن نەیچوون ئەوە تازە بووە ئەرە وەڵاوە دوو ئەوە سێ مانگە بووە ئەی بە قوربان چەند جوانە ئیشەڵڵا خۆی گەورە ڕزقتان بە بێ چاوانی بنیشەوە بە خێرێ ناخدا سەر چاوەکانم بە خێر هاتن بینەرانی خۆشەویست هاتوونەتە ماڵی حاجی ئەبوو بەکر و حاجی خالید هاتوونەتە تەویلەکەیان بابڕێک لەسەر و مانگایانیان قسە بکەین باشن بسلامت بیشەڵڵا یاخوا بەخێر بێن سەر چاو خۆشبی جەنابەت حاجی خالیدی باڵێ حاجی خالید ئەی جەنابەت حاجی ئەو بکەن حاجی ئەبوو بەکر ئێرم بۆ باس کە بزانم ئێوە بران بەڵە براین ئارە وەڵا باشە خوا خۆشتان کایشەڵڵا بۆی لەکەی کۆپێکەوە ئەوە کارەکەن چۆن هەشت ساڵیشە جیاین هەر لەسەر سفرێکین هەر لە موچێکین هەر دەویلۆبانەکەش مال پێکەوە ئەوە براژنمە وەکو خوشکی خۆم وایە ئێمە ئاوا ئەو دوژنەشمان ئاوا هەمکاری یەکتری زۆر باشە ئەڵێن برا لە پشت برابێ بەڵا لە لای خوا فبرا لە پشت برا بێ بەڵا لای خوددا بێ ڕاستەکە ئیشەڵڵا قەت بەڵا نەبینن سلامت بیشەڵڵا یاخوا بەخێر بێن سەر زۆر سپاسانەکەم باسی ئەو مانگایانم بۆ بکەم با بزانم نژادەکان چی ئەوانە ئەوە نەژادی هولەندا ئەمانە نەژادی دارمارکن ئەم سمیتاڵ وەلی ئەو ڕەشبەڵەکانە نژادی هولەندن باشە پرسیارێکمەیە ئەوانەوە ڕەشبەڵەکەن ینی نژادەکان فەرقەکە لەگەڵەوەنەوە سپین فەرقەکە هیچ جیاوازیەکی تری نییە گەوایە وڵا فەقەت نژادەکان ئەمە سمیتاڵیان پێڵن ئەوە هولەندیان پێڵێن باڵێ وەلی لە نرخی فەرقە نرخا ئەوەڵا بە کێش و بە وەزن و لە بازارە ئەوانە قیمەتی چاتە دەکەن کامیان ئەو نژادە باڵێ نەزادی سمیتاڵ هەم پولی چاکە هەم لە بازاریشە ئەم چاکترەکڕن باشە کامیان تووڕان زۆر توورەترن ئەویانە ئەمە ئەو کوڕێکی جوانمان هەیە ئەو نەی دەستەمۆ کردووە ئەوە نیە هەڵەبەزی ئەوە دەنا ئەوە فەقیرە ئەوە فەقیرە ئەوانە هیچ ناکەن وەلی ئەو کوڕە جوانەمان هاتووە دەستوشتی کردوتە ملی ئاوە دەستەمۆی کردووە قەت بووە شتێکتان لێ بکەن یاد چوزام لەقەیەک ئارە وەڵا لە خەشیە وەڵا لەم وە کار لەگەڵەکە دیاری وا بەلا بڕۆ وڵا لێ دەرا بە نامەدەسە نا ئارە وەڵا جاری وای لە خەشی لە جاری لە خانمەکانی جەرا زۆر ئەوە زۆر خەتەرە وانە هینە حیوانەی دی لە ماڵەوە نەبین ئەو خانمانەمان واکسینی دامپزیشکی دێ واکسینیانەکەن ئافرم بەڕاستی ملیان ناترسین عسڵان وەلی ئەگەر کەسێکی غەریبە بێ غەریبەکە ناناسن تۆزە شیرودیەکەن دەناگە بۆ خۆمان بین واناکەن ئێستا هەمویان ڕۆیان کردێتە ئەولاوە کشتیان بەکارەکڵن ئەگەر بخۆ هەر خوددەن بۆ خۆمان بین واناکەن ڕاستەکە ئەشێ بدناسن وانە بە بۆکەیە چونکی ئەو نەخێن ئەو غەریبە ئەکسەن دامپزیشکی دەن دەرزیشتان لێن لەوا ترسن جاگە غەریبەش هەدەوازان هەر دەرزیشتان لێن بەخاتیەوەیە ئەشێ چەند وەخت بە چەند وەخت دەرزیان لێ وڵا دەرزی تەبەق چوار مانگە دەرزی تەبەق چوار مانگە دەرزی عەرزی بە خزمەتت دەکەم ئەو زەردوویشتی ساڵە و ساڵە دەرزی زەردووی ئەو واکسینانەش مەسەلەن تەبی ماڵ و ئەوەش وڵا ساڵە ساڵیانە وەلی دەرزی تەبەقە چوار مانگ جارێکە باشە ئەویان بواکە ئەوە ئاخر ناڵەمە کوڕە جوانەمان فێری کردووە
ئەرەوەڵا ئاوایە ئەی مانگاکانتان کەی گوێلکیانە بێت بە 9 مانگ ئەو مانگایە جارێک گوێلکیانە بێت باڵێ بە 9 مانگ ئەی جیاوازی نیە گەر ئەو گوێلکەوە ئەی بێت نێر بێت یان شاید 2 ڕۆژ 3 ڕۆژی فەرق بێت 2-3 ڕۆژی شایە فەرق بێت نەوەڵڵا نەخێر نەوەڵڵا ئەی باسی شیرەکەیم بۆ بکەم بزانم شیرەکەی کێی دۆشێ خۆتان یارمەتیان یا هەر خێزانتانە ژنانە دەیاندۆشن و ئەو ژنانە دەیاندۆشن و ئەگەر ئەوان هین نەبێ خۆشمان یاری دەیانەدەین هاوکاریتانە پێکەوە ئێمە بۆیان سۆست و ئەوانە و ئەوانیش گوێلکانان بۆ گرینەوە و ئەلەوەڵا بە هەر چوارمان کارەکە جێبەجێ لەشتان ساغ بەخوا ئەی باشە بۆ خوێ پێیان هەم ئەڵەن گۆشتی خۆشەکە هەم دار و بەدی نالێسێتەوە مەسەن خۆڵ و ئەوە نێ شەر بووە دەزیمان بۆی لا مەسا هێنامە واکسینیکردن مثلەن ئەگەر لە ماڵە بمێتەوە یا تاولێ نەدا یا شتێک نەبیا خوێ پێ نەدەی دەقاتە شە لەبێ ئەو نێ واکسین بۆی ناوەستا پێشتەی خۆی لێسێتەوە ئەگە خوێ نەخوات ئەوە پێین دار و دیواروش نەلێسێتەوە پاشاڵن گۆشتەکەشی خۆشە بێ وایە وڵای گۆشتەکەی لازمی دی هەمووشی لازمی خوێ هەیە ئێوە بازاری حیوانتان هەیە ئەسڵ مەترسە بازاری حیوان بۆکانەی دی باشە ئەڵم ئەیبن بۆ بۆکان ینی وا هەیە گوێلکەکان نەخێر لێرش دەیفرۆشین دەبین بۆ بۆکانیش باشە ئەو کاتکە مانگاکانتان ئەزێن ئەو گوێلکە تا چەندێکەشێ شیری ئەو مانگایە بخوا تا سێمان تا دوو مانگ و سێمان ئەلە وڵا دەبێت جوان هێز نییە جوانە شیرە بخوا تا بڕە پشتیپانە بێ جوانە بێ و ئەو عینا ئەگەر خەرج لێ بگەڕێ دەنا 4 مانگی پێ بدەی ئەو جوێلکە دوو بەرابە قیمە دەکە ئەمان خەرجەکە ئەوە قورسا جوابگووی ئەم زەحمەتی ئێمە نیە مەجبورین دەبێت لە 2 مانگ و نیوە قوڵقڵانسکێ بگرین کە خۆلاسەشی ناحشەوانە فەقیرە بەس بە ئەوەی لازمیان بە پیان نەدەین سێ مانگەکەیتر 2 مانگ و نیو 3 مانگ بەڵە دایاندەینێ مەسەلەن 2 گوانیان پێیان 2 گوانیشانە دۆشین ئەی گیاوشتەکەی نایەن بەنە دەرێ با حوشەمانێ ئەو حوشە گەورەمان هەیە دایانبین دایانبەستینەوە لەوێ بە ڕۆژە تاکوونێ نیوە ڕۆس ئا 11 و 12 و عینە دایانکەین بە خاتی گەرمان دایانکەینەوە ژوورێ ئەی باشە شیرەکەی کەسێک دێت لێتانە کڕێت یان قزەوە دێن لە سەقزەوە دێن شیرپەزی دێت لێمانە کڕێ و دەیبان تانچە بشتان پێەیە ناوە مەزانی کەسێک مەسەلەن دێت لەو شیر پەزیان پێڵە شیرپەز دێت بکەوای ساڵام بۆ خۆمان دەمان فرۆ دەماندا بە سوپێرمارکێ بەرە ئان شیرپەز دێ دەی باشە ئیشەڵڵا کە خوای گەورە ڕستان ممنونم یاخدا بەخێر بێن چیتر هەیە پێم بڵێن سەبارەت بەوانەوە وەڵی جا ئەلان ئەم ساڵەکە ئەو کارەمان هەچیکین زەرەدا چونچین پارەکە پاتال قیمەتی چاکێکرد الان ئەمە کە کیلۆی پارەکە 40,000 42,000 یەکەن الان 26,000 26,000 هەر زۆر هەر زۆر ئەمڕۆ هاتوون 20 ئابۆ جووتە چاکە 28,000 بە مندا باشە ئەو هەموو زەحمەتی پێواکێشن چۆن 28,000 ئاخر ساڵان هین بوو ئێستا ساڵەکە شتەکەوای لاتو ئەو گۆشتەواری دەکەن بەخاتی ئەو گۆشتەواری دیە و ناژێڵم ڕوا بۆ خارج ئەم پاتا باشە ئەی ئەڵەن هەچی شتە گرانە بێ لە ئێوەی هەرزانە سێن و بە گرانەی فرۆشنەوە بێ ئەوەی شتە گرانە بێ لە ئێمەش هەرزانە بێ ئەوەی شتەگر ئێستا شولەی وێنجا 3,000 2,500 سۆس کۆنساترا تەواوی 2,000 و 3,000 و کیلۆشی لەگەشمان 2,500 ئەویش تازەجییا لەم 2-3 ڕۆژا بۆتە 2,500 دەنا 2,200 بوو 1,200 ڕاستی هیچ نییە بۆ هەموو زەحمەت بەخدا ئیشێکە پیاعاتی گرتی و کاسبیش کاری کاسبیتانەیتوانە مەجبورن کەس بەکەمانەوەیە خوا لەشتان ساغ بە ئیشەڵڵا زۆر سپاسانەکەم شەڵا خوای گەورە ڕستان بە مەمنونم گورێگیان ماندوو نەبی باشی شکور ئەوانە لێم نێن چەند ڕووخۆشی ماشەڵڵا بە قوربانە بیشاوە پێکەین ڕۆشن بە قوربانە بم خەزان لە میکەوێ باشە ماندوو نەبی شەڵڵا خۆشبی ئەمانە مانگایەوە گیان بەڵێ مال حاجی خالی دەرە بە خزمەتیان گەیشتوین خەزان لە میکەوێ ئەوانەش چەند ئایسە دۆشی وتن یان دۆشی و من
وەختی ئایندۆشی چیان ئەڵێ بەبەرەوە دەڵم بە قوربانە دەم کەتان گیان لێم نەدەن قەزان لە منکەوێ بە قوربانتان شیرەکەم بۆ دادن بامتان دۆشمەوە ئەمان پێڵم قەزان کەتان کامیانە ناوەیانە قەزان لە چاوە زەحمەت نەبێ وەرە پێشێ ئاوە ئەو سپیە جوانان کەتان پێزبانیان کەتانە چۆن وەختی وەڵا شەژمانە بەڵێ شەژمانە باشە لەم 6 مانگە ئەسڵ نایبێنە دەرێ لە حوشەش حتا بەڵێ حەوشەمانی دەیان بین حەوشەدان بەستینەمە هەتا سەحات دوازە دەیان هێنەوە تەیلەکان دەیان بەستین تا قسمێنە دەیانی باشە ئەوەیان کەتانە ئەی ئەوانەی تر ناویان نییە ئەو کولانە ئەیخوا ئەشە چەند جوانە ئەوە بەفرینە ئەوەی کان نەخشینە ئەوەی کان زەینەڵە ئەمە سێوەیە ناویان خۆشە ئەمانە کێ ناویان لێنێ وەڵای بخۆم ناویانە نیەم فەرموڵا ناوەکانە زۆر خۆشە ئەوە بەرزیە بەرزی ئەوە چەند وەختی وەڵا ئەوە مانگای گەورە لە حمای گەورە ئەزانی بۆ پرسم ئەڵێم بە 2 ساڵ و 3 ساڵ ئاوا گەورەی لێ ناوەڵ 10 ساڵ پێم وابێ 10 ساڵە ئەرەوڵا 10 ساڵە باشە ئیشەڵا بێ چاوانی بن شیرەکەی وتە هەر خۆیان ئەرەوەڵا بخۆم دانیوەشن باشە چ ساغ بە ئیشەڵا ئەیکەی بە کەشک و لۆرک و پەنیر دەیکەم بە کەشک و بە ڕۆنەکەرە لەیەک دین و پەنیرەکە چۆن دروستەکەی پەنیرەکە وەڵا هەوێنی تێیەکەم دەگیر سێردەم دەیکوشم و دەیکەم ئاوخێەوە و دای نەم مانگونیە 2 مانگ لاوخێدابی ئەرەوەڵا ئەی باشە مانگاکانتان 9 مانگی پێچێ بزن بەڵێ 9 مانگی پێچێ هیوای 3 ڕۆژی بینەوەڵا بەڵێ 3 ڕۆژی جیاوازی چیە و 3 ڕۆژە ینی ئەبێ بە 9 مانگ و 3 ڕۆژ ڕۆژەیە چ ئەوەیە کە مێوی بێ زووترێ بێ ئەوەیە کە مێوی بێ بەڵێ ئەرەوەڵا 3 ڕۆژی پێچێ باشە کەس هەیە ئەگەر مانگاکاتان بزێ بێ یارمەتیتان بەیان ناخۆتان فێر بۆ خۆمان فێر بوون وەڵا لەگەڵ حاجیخانی بۆ خۆمان فێر بوون زیاتر بۆ خۆی هەڵا هەڵا ئەی چۆنە سەختە ئەزیەتە کێشێ ئەرەوەڵا زۆریان پێوە زەحمەت دەکێشێت زۆریان تێهیدان کاگەر لە وەختی زایمانە فەقیرانە ئیشەڵا خوای گەورە ڕستان بە دەست و چاوتان خۆش بێ بانی چاوت لەگەڵەوە بەڵەکە جیاوازیان چییە؟ این نژادەکەیانە یان فەرقی هەیە نەژادەکەیان ئەی ئەوانەوان نێرن یان مێون بە ڕەنگا دیار نین بەڕەنگیانە دیارە ئەمان کەڵەگەتر جوانتر ئەویان چکۆلەیە مێوەکە چکۆلەترا هەرەوڵا مێوەکە چکۆلەترا ینی ئەوەی بە نێرەکانە گەورەتر و گەورەترە بینەرانی ئازیزم هاتمە کۆتای پرۆگرامی ئەمڕۆم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ